سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من ڕامیا سەلام لە پرۆگرامی ڤارکاز لەگەڵتانە بم. میوانی ئەمڕۆمان میوانێکی زۆر تایبەتە. مامۆستا دکتۆر حسێن ڕابیمان لەگەڵا کە هەم فیزیازانە هەم لە زۆر لە بوارەکانی ترا دەستێکی باڵای هەیە، وەک وەرجێڕان، نووسین و زۆر بواری تر. ئەوەی کە ئەمڕۆ ئێمە زۆر سەرنجمان لە سەرەتی کەسایەتی نێرگزیە، بە تایبەت لەناو کۆمەڵگەی کوردیە. حەزەکەم چمە لای مامۆستا و مامۆستا بدوێنم. مامۆستام کاتەوە باش. ڕساقەوم بەخێر بێ. سپاس مەمنون باش. ڕۆحەکەمی یەخوا بەخێر بژێت عزیزی. ماشەڵڵا جلەکانت زۆر ڕامی تا ئێستا پێشکەشکاری وەک تۆ قۆزم نەدی. بە قوربانە سپاس دەکەم. یەخوا بەخێر بێ. جارێ مەوێ لە جلەکانەوە دەست پێ بکەم. چۆن بوو ئەم تەنسیقە جوانە، ئەم ستایلە جوانە؟ وەڵا هەستم گوێ تەمەنم بەرزەوە بووە. ئەو وەختە دیقەتم کرده بوو مەسەلەن پیری گەنجی کورد لەگەڵ گەنجی وڵاتانی ترا فەرقی نییە، بەس من بیرمە کردەوە مەسەلەن من لە وڵاتێکا ژیام کە نەتەوەی جۆرا و جۆری تایە. بەس ماشاکە پیرەکانی ئێمە چ ژن چ پیاو یعنی زۆر شکۆدارترن لە پیری نەتەوەکانی تر. وای بیرم کردەوە گەڕێتەوە بۆ جلەکانیان. ئەو منیش ئەوم کرد سەفەرم قەت جوانە بوو مێنی بڵێ زۆر لێو هاتووە. ماشەڵڵا بێ. زۆر لێو هاتووە. یەخوا بەخێر بێ. گەورە کوردیم هەمیشە کردووە، بەس بەم ئامم جامان و ئەمانەوە نەمکردوێ. هیوادارین ئەوڵ و کۆتا جار نەبێت. نابێ ئینشەڵڵا. ئەو خۆی ئازانی چۆنە مەسەلەن لە باشووری کوردستان کێشەیەکە کە تۆ لە دەوامی و لەم جۆرە شوێنانێ ئیجازە بەم جلانە نادەن زۆر جار. ئەوەیە کە نەک شتێکی ڕسمیش نییە، بەس هەستەکەی ئەوانەی کە لەوێ دەساینن بڵێن کار بەدەستن پیانی پێی ئیزعاجن تە مەجبوری بچیتەوە سەر ئەو ستایلەی تۆ ئەوەش. بە دیدگای تۆ هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ ئەمە مارەتۆ بۆ نێرگسیەتەکە کەواتە با داخڵی نێرگزیەت بین. مامۆسا ئەم نێرگزیەتە بە تایبەتی لە ناو کووردا هەستەکەین ماوەیە کە زۆر باسەکرێتەوە پێشتر ئەشێ بە شێوەیەکی جیاواز دەستی بخرایەتە سەر. ئەتوانی دەرگایەکی تەواومان بۆ بکەیتەوە کە گشتگیر بێ هەمومان لی تێ بگەین؟ لە کولتوری خۆمانە بڵێن دژایەتی نێرگسیەت زۆر کراوە، دژایەتی درۆ کراوە، دژایەتی دووڕووی کراوە، دژایەتی بوختانکردن کراوە، شەیتانیکردن کراوە کە قسەیەکە بەری بۆ یەکێکیکە. دژایەتی هەمووەمانە کراوە. درۆ خراپترین شتە، ینی مەسەلەن لە کولتوری ئێمە لە هینی ئێمە ئەو وەختەکانێت تەقدیسی کەسێک کراوە کە لە کولتوری پێڵە موسڵمان. کەسی موسڵمان لە کولتوری ئێمە ئەوە نییە کە مەسەلەن تۆ بڵێن ئەوەی کە ئێستای ناسی. کەسایەتی موسڵمان لە کولتوری ئێمە کەسێکەکە نانەیە بە خەڵک بڵێن ئینسانی چاکە. ئینسانی چاک کێیە؟ ئەو ئینسانەیە کە بڵێن هەستی خۆ بە قوربانیکردنی تێ بەخشەندەیە، ڕێک بە پێچەوانەی نێرگسەوەیە. ینی لەوان هەمان کاسی دژایەتی نێرگسیش کراوە، ینی بڵێن بە شێوازێک خۆ بە زلزانە بە فیزە ئەمانە لە کولتوری ئێمە عیبە بووە. بەڵام چونکە ئێمە میلەتێکی کشت و کاڵین، خەڵکی ئێمە ئازاد بوو هەمیشە. ینی بڵێن لە لادیەکانە تۆ ناتوانانی ژن کۆنتترۆڵکەی، ناتوانانی مناڵ کۆنتترۆڵکەی، ناتوانانی پیاو کۆنتترۆڵکەی. شارەکان بچووک بوون، لادیەکان زۆر بوون، خەڵک زۆر لادیا بوون و لە لادێشە هەموو وەکو یەک ئیشەکە ئەوەیەکە کۆنتترۆلکردن کە یەکێکە لە سیفەتەکانی مرۆڤی نێرگسی لە لادیەکانیان نەبوو، زۆرتر ئاغاکان نێرگس بوون. خۆ ناچونکە مەسەلەن تماشاکەی ئاغاکان ئەندەرونیان هەبوو، ئەندەرون و شوێنە بوو کە ژنەکانی خۆیان تیاسەج نەکرد، بۆیان نەبوو بێنە دەرەوە خەڵکی ئاسایی بیان بینێ. ینی ئاغاکان و شێخەکان نمونەی زەقیهین بوون، ینی بڵێن مرۆڤی کۆنتترۆلکەری نێرگسی بوون. بەڵام خەڵکی ئاسایی وان نەبوون. بەڵام کە بەرەبەرەکە تماشاکەی بڵێن لادیەکان بچووکە بنەوە و شار گەورە بێت و ژیانی شاری گەورە بێتەوە، ئەم جاریتر ئەم نێرگسی ئەم کۆنتترۆلینگە دێتە ناو شارەکانەوە و لێرە وایە کە نێرگەزیەت ساقە بێتەوە و لێرەیە ئەم کۆنتترۆلینگە ئەبێ بەهۆی ئەوە کە ساڵانە هەزاران ژن لە کوردستانە بکوشتێن. هۆکارەکەی کۆنتترۆلینگی کێ؟ کەسایەتی نێرگسیە. کەسایەتی نێرگسی فەتیکیە کۆنتترۆلکەرە. هەرەوە کە وتم بۆچی مەسەلەن بەردەوا مەسەن لە زانکۆکان ئاڵەن بۆیان نەکراوە، بەڵام کەسانێکەن ئەڵەن بە جلی موحد کەنەبەریان، جلی وەک یەک کەنەبەریان. بۆچی؟ چونکە نێرگس لە ڕەنگاوڕێ حەزی لە ڕەنگاوڕەنگی نییە، حەزی هەمووی وەک یەک بێ، لە قاڵب بدرێت، هەمووی لە قاڵب بدرێت، هەمووی بتوانێت بەیەک ئاز کۆنتترۆلکە، هەمووی بەیەک ئازل کاتەبەری، هەمووی بەیەک ئاز بجوڵێ.
ئەمە کەسایەتی نێرگسیە. جا ئەوە یەکەم مەسەلەن تماشاکە دیکتاتۆرەکان زۆر بە خەڵکیان وەکو سوپالیەکەن، ینی تەنانەت ینی مەسەرەن کارمەندەکانیان وەکو سوپالیەکەن، بڵێن حەزیان لێ خەڵک هەمووی وەکو چووکە بڕێک چووکە دڵنیایە لەکوێیە. تۆ لە سوپا فەرقی لەگەڵ شینەکانی ترا لەکوێیە، فەرماندەکە ئەزانێ، فەرماندەی سەری سەرەوە ئەزانێ دوایین سەربازی لەکوێ لە ماڵەوە یا لە کام سەنگەرەیە، چونکە بۆ شێوازەیەنەکە دیکتاتۆریش لە هەموو مجتەمەعەکە ئەوێ بزانێت کە هەموو تاکەکانی لە شوێن خەریکی چین، زۆر زۆر قەلەقە بەوە کە بزانێت تاکێک خەریکی نەزانێت خەریکی چییە. ئەوەیە کە مەسەڵەن تماشاکەی لە پەروەردە دۆڵە بۆ دابینەکە نان لە کتێب لابەی لە زانکۆ هەر بەو شێوازە، لە مزگەوتە هەر بەو شێوازە، لە هەموو شوێنەکانی چی دەکەن قاڵ ئەو دەن لە قاڵب ئەو دەن لە قاڵب کۆنتترۆل دەکەن بۆ نەتوانی چی بکەی لە کۆنتترۆلی ئەو کەسایەتی نەرگسیە دەربچی. ئەمە نمونەی نی بڵێن وەکو چوونە ناوێ بۆنەوە کەسێتی نەرگسی کە لە مجتەمەعی ئێمە هەیە و کە وەکو باسم کرد کە وتم هەزاران ژن ساڵانە ئاکوژرێن، سخانە کەمەوە بووە، هەستێکم کەمەوە بووە نازانم، بەڵام بەسا ئاماری ساڵانی پێشوو ترسناکە زۆر ئەمانە ینی بەڕاستی ئێمە ژیرۆدی نەخۆشێکی کوشەندین. دەستخۆش مامۆسا ئەگەر بابەتەکە تۆزێک ورترکەینەوە، مانەوە بابەتی نێرگزیت ورترکەینەوە لە ناو کۆمەڵگەیە، لە ناو کاریگەریەکانی بەسەر تاکەوە، من وەکو کەسێک چۆن بزانم کەسی بەرامبەرم نێرگزیەتی تایە، نێرگزیە بە سێ چوار هۆکارم پێ بڵی کە وەکو تاچێک بتوانم خۆمی لێ بەتور بگرم، توانم خۆمی لێ پارێزم. ئێستا بەسەر بڵێن مهین پەیوەندیت لەگەڵ خەڵکی ترە، هەموو پەیوەندیەکی مرۆڤەکان بۆ جۆری ئاسوودەیە، بۆ جۆرێ پێشکەوتنە، بۆ جۆرێ خۆپێگەیاندنە، بۆ دەستکەوتێکە، بەڵام لە پەیوەندیەکە تۆ پەیوەندی لەگەڵ ڕێگەزی بەرامبەرا بێ، پەیوەندی لەگەڵ مناڵەکەتا بێ، پەیوەندی لەگەڵ باوکتا بێ کە هەست بە نائاسوودەیی کردەوە ئەو پەیوەندی نێرگسیە، کە هەستکردن نائاسوودەی قەلەقی بێتاقەتی ئەو پەیوەندی نێرگسیە. ئەو پەیوەندیە یەکێ لەو هینە نێرگسە، ئەو کەسەی کە تۆ پەیوەندی دروستکردن نێرگسی ئیستیغلال دەکا، بێتاقەت دەکا. واتە جوانترین پێناسە بۆ کۆمەڵگەیەک پەیوەندیەک، هەر پەیوەندیە قەلەق و ئیزعاجی نامۆرتاح بوویتیان نێرگسیە، حتمە نێرگسیە. ئەشێ لە خۆتەوە بێشە لە کەسی بەرامبەرەوە. ئینسان پاشاکە بەڵێ ئینسان چییە؟ ئەفە خۆی خودی نێرگس هەر نامۆرتاحە، خودی نێرگس هەمیشە نامۆرتاحە خۆی، ئەو قەلەقی ئەگوازێتەوە بۆ خەڵکی تر، هەست بە نائاسوودەییەکە. بەڵام تۆ وەکو کەسێکی ساخ، وەکو کەسێکە هاوسەنگی کاچیتە پەیوەندیەکە لەگەڵ کەسێکە، لەگەڵ پیاوێکە، لەگەڵ کچێکە، لەگەڵ ژنێکە، لەگەڵ برادەرێکە، هەر کەسێکە تماشاکەی لەگەڵ ڕئیسێکە و تماشاکەی ئیزعاجەکە هەست بە نائاسوودەکە لە کاتێکە تۆ هەموو کارەکانە بە جوانیەکەی هەست بە هەر هەست بە نائاسوودەیەکەی ئەو پەیوەندی نێرگزیەتی تایە. ئەو کەسەی قوربانیەکەی عەزابی زیاتر ئەبینێت یان ئەو کەسی کە خودی نێرگزیەکەی تایە؟ نێرگس خۆی ئاسوودە نییە، نێرگس ئازارێکی قورسی تایە، چونکە هەست لە ناخیە هەست بە هیچ و پوچێکی سەیرەکە، هەست بە هیچ شێوەیە هەست بە هین ناکە، هەست بە ئەو شتێککە پێڵێن عزەتی نەفس، ئەو شتێککە پێڵێن بەڕواڵە دیار نییە، بەڵام لە ناخی خۆی هەست بە هیچ و پوچی خۆیەکە، نامۆرتاحە، نائاسوودەیە، و لەوانەیە سادیسمی هەبێ، و لەوانەیە مازۆخیسمی هەبێ، هەلوانەیە هەموو ئەم نەخۆشیانەی هەبێ، و ئەمە ئەگوازێتەوە بۆ خەڵکی تر، و دەرهاوشتەیەکە بۆ خەڵکی تر، ئەنی نێرگس ئەو هینانەی هەیە ئاوایە. بەڵام خەڵکی تر ئەم کەسێکە تۆ لەگەڵ کەسێکی سادیسمە بەڕۆڕووی هەر ئاسشتەکە ئەزیەتەیە ئۆتۆماتیکی بڵێن تۆ ئەبی بە قوربانی کاتێکە نەتوانی لە دەستی دەرچی، ئەگەر نەتوانی لە دەستی دەرچی بە هەر هۆکارێکی بە هۆگەژێ گەورەترین هۆکاری لەوانەیە کەسێتی خۆت بێ، ڕێنەیەت کەس یا بەرژەوەندی یا کەسێتی خۆت بێ، ئەبێ بەهۆی ئەوە کە بکەوتە ناو تەڵەیەکەوە لەو تەڵا بمێنیتەوە و تۆ ئەزیەت بی، ئەو خۆی هەر ئەزیەتە، و تۆ کە نابێ ئەزیەت بی، و تۆ کە نابێنیت و ئینسانێکی ئاسوودە بی، چونکە ئینسانێکی پێرفێکتی، ئینسانێکی میهرەبانی، ئینسانێکی چاکی بەعام کەس ئەزیەت نایی، بەڵام تۆ ئەزیەتە بی کە کەوتیتە ناو بازنەیەکەوە، ئەو بازنە سووری نێرگسیەتە لە نێوانی دوو کەسایەتیە دروستە بێ. جوان دوو کەسایەتیە مکەم ناوم نێرگس کە ئەوە کەسێتێت ناشرینەکەیە، ئەوی تر ناوە عاشق پیشە. عاشق پیشە ئەو کەسەیە کە حەزی لێ هەموو کەسێک خۆشی بێ و بەردەوام محەبەت بە خەڵکەکە، سکیمایەکی بەرزە، نەخۆشیە،
ئەوە کە تۆ حەز لێ هەموو کەسێک خۆش بوو نەخۆشیە زۆرە نەخۆشیە بەس نەخۆشیەکە کە مەسەلە خۆتە تویتەوە دەوروبەر ڕووناکەیتەوە بەڵام تۆ ئەتوێتەوە تیاسی ینی ئەمە ئەوە خراپە ینی ئەو حەدە لە خۆ بە قوربانیدان خۆ بە قوربانیکردن بەڵام ئەمە ئەکری ئەم کەسە ئەم عاشق پیشاکە ئەکرێ مەسەلەن لە بارودۆخێکا بێت کە خزمەتی بڵێن نیشتیمانەکەی بکە وڵاتەکەی بکە خەڵکەکەی بکە یان ئەکرێ ببێت بە تەڵەی نێرگسێکەوە و ئەو نێرگسە بیسووتێنێ بە تەواویی وزەی هەڵمژێ بڵێن تیا ببە هەرکێکی لێ بسێنێ ینی لە کۆتاییە تەنانەت بیکوشێ کوشتن نەک بە ڕاستەخۆش ئەکرە ڕاستەخۆش بکوژەوە نمونەمان بینیوە نمونەوە ئەوانەی کە مەسەرەن ژنەکانیان نەکوژنەوە نمونێز دەقیەوەیە ئەمانە ئەکرێ هەمانە ڕووبە باش قوربانی لە پرۆسی نێرگزیەتە لەگەڵ کەسی بەرامبەرە گەورەترین جوڵە متەئەسرترین جوڵە کە بیکات بۆ ئەوەی لە قوربانی بوون ڕزگاری بێ لە کەسی نێرگز چییە؟ ئەدانی چۆنە مەسەلەن با بین بینی پەیوەندی نێوانی ژنێک و پیاوێ ژن و مێردێ پس مامۆرن زۆربەی کات پیاوەکان نێرگسن ژنەکە قوربانیە بۆچی ئەگەڕێتەوە مامۆستا زۆرتر ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە کچ لە کولتوریەمە بۆ شێوازە پەروەرداکرێ کە ئەبێ کچی چاک بێ یەکچی چاک بۆ مانایە بەردەوام بە دوای ئەوە ئیشی چاک بکە و بڵێن تەئید بکرێ یەکە چۆنە مەسەلەن بڵێن بە دوای ئەپڕۆسیکی گوێ بە دوای پەسەندکردنەوەیە پەروەردەکەی وایە بەردەوام حەزی لێ پەسەند بکرێ هەرویشی باشەکە پەسەند بکرێ لە لای بوا باریان هێنەوە دایک و باوک گوا باری هێنراوە ئێمە بێ بە تەڵەی نێرگسێکەوە ئەو نێرگسەیش لە سەرەتاوە ئەو شەیەداتێ ئەو هینەی ئەداتێ ئەو پەسەندکردنی ئەداتێ بۆ ڕاکێشانی قوربانی بەڵام بەرەبەرە لێ سێنێتەوە بەرەبەرە ئیشکێنێ و بە شێوازێکی لێکە کە ئیتر بڵێن هیوملێتیەکە ینی بڵێن کەسایەتی لە بینەبە وردیەکە جا ئەمە ئالێراوێنە بڵێن نەبیرم چوێنی چی بشتەکە پرسیارەکە گەورەترین جوڵەی قوربانی قوربانی ئەو مەرحەلە دەستی پێکرد کە ئەو مەرحەلە دەستی پێکرد طبعا ئەمە بە دوای هینەوەیە ئەم مەسەلەن ژنەکە یا کچەکە بە دوای هین وەرگرتنەوەیە بڵێن ئەپڕباسیکردنەوە ینی بڵێن تەئید وەرگرتنەوەی لە هینەکە لە نەرگسەکە ئەو وەختێ دێ چییەکە دێ ئەو نایاتێ بەڵام تەوەیە کە ئەوش بەردەوامەیە کۆنتترۆڵێکە چکە دڵپێسی شتێکی نەرێشتێکی دڵپیسە بە تەواوی دڵپیسە گرنگ نییە ئەو قوربانیەکە کێیە گرنگ نییە قوربانیەکە مەسەلەن بڵێن بە قەولی هەڵەن پاک بێ وەکو چزانم وەکو ئەسەن گرنگ نییە ئەو شتانە ئەو دڵی پیسار ئەو مازۆخیستەی تایە بۆ دڵپیسیە خۆی ئازیەتەیە خۆی ئازارەیە ئەگەوێتە مەرحەلەکە بۆ کۆنتترۆلکردنیە کۆنتترۆلیەکە کۆنتترۆلکردنەکەی تر لە حەد بەدەرە ینی وای لێەکە کە مەسەن ناچاریەکە لە ژوورەکە خۆی سجن بکە ینی ئاوای لێەکە لە مەرحەلەیەکە ئەسا ئەوە ئیبا بەرە ئەوە کە لە ئینسان بوونی بخە بکا بە کۆیلا بڵێن لە مرۆڤێکی ئازادەوە بیکا بە کۆیلا ینی بە تەواوی لە ئینسان بوون بکەوێ ینی بڵێن ببێ بە کەسێکە ئیتر نەبتوانێت بڕیار بە نەبتوانێت بە نێرگسەکە بڵێن بە تەواوی بێ بە ینی بڵێن بە مرۆڤێکە لە هەموو جوانیەکانی کراوەتەوە ینی مەسەن کشێکی جوانە وای لێەکە کە مەسەلەن هەر بە ئەمدیە بێ خۆی ناشرینکە ڕوخساری خۆی ناشرینکە بۆ ئەوە نێرگسەکەی بڵێن هینی لێ نەگرێ ئیرادی لێ نەگرێ ینی بڵێن ڕخنەی لێ نەگرێ ئاوای لێ دێ ئەگەر لە قۆناغێکە فریای خۆی کەو لەژەکە لەم پرۆسە دووشت ڕووەیە ئەگەر ئەو هینە ئەو بەرامبەرە بڵێن ژنەکە یا کچەکە کە بەرامبەری بوەستێتەوە بەرکەوتن دروستە بێ ئەگەر لێرە قوربانیەکە لە ئەمانشم ئەم قوربانیە معتادە بێ بە نێرگسەکە ناتوانێت لێ ڕاکە وەک جگارە وەک تلیاک پێی معتادە بێ ئەگەر لێرە قوربانیەکە ساپۆرتی هەبێ کەسانی هەبن فریای کەون و لەو نێرگسەی بکەنەوە بیبەنە تەواوی پەیوەندەکان پچرێن بەرەمبەر ئاکرێت چارەسەر بکرێ و ئەو ژەهرە لە ئەو ژەهری لە چ بچێتە دەرەوە
ئەمە ئەبێت لە مەرحەلەیەکە قوربانیەکە ڕابکە کە ڕای کرد و کەسانی هەبوو پشتیان کرد و ساپۆرتیان کرد ئەو جار ڕزگاریە بێ. بەڵام ئەگەر نەتوانێت ڕابکە دوو شدەتی پێشەوە یا لەو پرۆسە ئەکوژرێ نیش کەسی ناتوانێت ساپۆرتی بکات پشتگیری بکرێ یا ئەکوژرێ یا ئەبێ بە کۆیلا ئەیکا بە کۆیلە خۆی لە کۆیلەش وازی لێ ناهێنێ مەسەلەن ئەیکات ژنیەتی بە نمونە جژنی تری بەسەر هێنێ یا مەسەلەن بە پرچاویەوە بیاخلاقیەکە ینی مەسەلەن پەیوەندی لەگەڵ ژنانی ترا دروستەکانی کارێکی پێکا بە تەواویێنی لە ئینسان بوونیەخە ئەوەیەکە لە مەرحەلەیەکە لەوانە یاسان هەنێ نەخۆشی بۆ ماوەی هەیە دەرکەوێ وەکو شەکرا وەکو زاخێت ئەو زۆرە خۆشیانە دەرکەوێ و ئەو قوربانیە لە تەمەنێکی زۆر گەنجتر لەو تەمەنەیەکە پێویستە بمرێ ببرێ هەموو ئەمانە لە ناوهێنانە ڕۆیانی بەش وە کاتێکە ئەمرێ ئیتر نێرگس ئاساس بە ئاسوودەیەکی تەواوەکە ینی متعە لە عەزابی قوربانیەکەی بەڵێ متعی لێ بینێ وەختێکە بمرێ ئیتر تەواو ڕزگاریە بێ وەک ڕاوچی وایە وەک ڕاوچی وایە ڕاوچیش کە ڕاوەکە ینی بڵێن مەسەلە کەوتە دوای ڕاوەکەی بۆ شاخ و شێوە ڕاکە کە چێژەکە لە ڕاکردنەکەیە بێت چێژەکە لەوا بینە کە بیگرێ بخاتە قەفەزێکەوە یان بیکوژێ لەو قەتە قاقە ڕاوچی پێکەری ساڵی بەسەر ڕاوکە ئەو شەر ڕەکەوە ئەوەی ئەو قوربانیە لە دوو مەرحلە زوو فریای خۆیکەوێ بەڵام گرنگترین شت چییە لێرە گرنگترین شت ئاگاییە ئەگە قوربانیەکە بە ئاگا بێتەوە کە ئەو پرۆسە کەتیایەتی پرۆسەیەکی نێرگسیە ئێتر زۆر ناکەوتە ژێر کاریگەری نێرگسەکە بە مەرجها ساپۆرتی هەبێ بە مەرجە ساپۆرتی هەبێ ئەو کات زۆر ناکەوتە ژێر کاریگەری نێرگسەکە هەیە ئەویش هەیە لە حاڵەتێکی هاوسەنگی بەرەو پێشەواڕۆن و ئەگە مناڵێ شتێ هەبێ لەو مینە کەمتر ئەزابە کێشێ و ئەم ئەکرێ ژیانیان پێ منە ئەوە ناناسم ئەو جۆرە کەسە ناناسم کە مەسەلەن هەر ئەو پەیوەندەکە نێرگسیە بەڵام کە ئاگا هاتوونەتەوە پەیوەندیەکان نێرگسیە کێشیان نییە یعنی پێشتر کە بەرفەرد بڵێن پیاوەکە هەنێ حرەکاتیە کرد وە ژنەکە پێی تێکەچوو تەنانەت ئەبورایەوە ئێستا کە ئەو حرەکاتاناکە پێکەنێ چکە ڕیشی حرەکاتەکان ئەناسێ ئەزانێ ئەیەوێ لە کەسایەتی بە ئەیاوێ لێی بە ئەیەوێ بڵێن ئیزعاجیکە خۆی بە ئاگایەتەوە ینی ئەو تەسیرەی نامێنێ واتە کە تۆ وەکو قوربانیەک دەسی کەسی نێرگزیت کەشف کرد تەسیراتی کەمترە بێت لەسەر نەفسی خۆت ئاگایی گرنگترین شتە ئاگا بێیتەوە ئێمە شتێکمان نییە بە ناوی عەشق درۆیەکی گەورەیە ئەگە ئەوە ئاگا هات بە ئاگا هاتەوە لەو شتە شتێک نییە بە ناوی عەشق ئەوەی کە عەشقی یەکەم نیگا ئەو جۆر خۆشەویستی هەیە عەشقەیە بۆ شێوازەکە خۆت دروستیکەی دوو کەس مەسەلەن بڕیارە دەن پێکیان خۆش بوێ بەرە خوو بە یەکەواگرن بەرە ڕێزی هەستەکانی یەکەگرن ئەوە جیاوازە بەس ئەوە کە ئەو عەشقانی کە لەناو کتێبەکانە هەیە لەناو بڵێن شعر و ئەم جۆرەشتانە بەڵێ ئەوە درۆیەکی گەورەیە ئەوەیە ئەو بڵێن ئەو عاشق پیشەکە بێ بە تەڵەی ئەو نێرگسەوە کە ئەو شیعرانە کە حەزی لەو شیعرانە ئەوە ینی ئەڵێ بە هەر لەسەر و مۆزوعی عاشق و عاشق بوونە عاشق بووی مامۆستا بیرەکەمەوە یەک دوو جار بووم بە تەڵەی نێرگسەوە بەس ئەو کاتە کە بووی بە تەڵەکەوە خۆ دووتەنی ئەو زانی سفاتی نێرگزیەت لەو کەسەیە کە مەسەلە من ئەم هینەم چۆن کەشف کرد ئەم نێرگسیەتم چۆن کەشف کرد من ئەوە مەوێت تەبعاً ئەوە ڕۆیە بڵێن ئەو نێرگسانە ڕۆیشتن بەڵام زۆڵای خابوون ئەفونکە ئەو زوڵەی خایشمان بۆ باسکە ینی چی ئەو زوڵەی خەژنی نێرگسیە یەکچی نێرگسیە ینی نێرگزی با بڵین ئەگەر بەمانە گشتێکی بۆ پیا و بۆ ڕەگەزی نێر بەکاری بێنین زوڵەیخا بۆ ژن بەکاریێت فەرقی چییە ئەم دوانە تەنها ناوەکەی یان سیفاتەکانی ژەگۆڕێ سیفاتەکانی شەگۆڕێ زۆرەغا ترسناکە زوڵەیخا ترسناکە لە نێرگز ترسناکترە باڵێ لە چ زوڵەی خام بینیوە پۆلیسی بەکارهێناوە بۆ ژنی مێردار پۆلیسی بەکارهێناوە بۆ قانون و پۆلیسی بەکارهێناوە بۆ عەزیەتدانی بڵێن کەپلەکەی یا بڵێن ئەو کە پێویستە پێڵێن بۆ قوربانیەکەی لەگە پۆلیسە پەیوەندی دروست کردووە لەگەڵ پۆلیسی تاقیقە پەیوەندی دروست کردووە
بۆ ئەوە کە چی بکە هەر بۆ خۆشی ئەوەکەی عەزیەت بە ئەو کەپڵەکە عەزیەت مردیشیە بووە وان بینیوە هەرێک زۆڵایخای یوسف هەرێک خۆیەتی هەرێکەوەیە ئەوی سپاکەی عەزیزی مسلی بەکار هێنا بۆ ئازیەتدانی یوسف زۆر ڕاستە ینی ئەوە هەیە بەڵێ زۆڵایخا مۆزوودێکی زۆر ترسناکە لە کۆمەلگا ئێمەشێک جار زۆرە زۆڵایخا هەیە بەڵێ کەسێکی زۆر هینە بەرژەوەندی خوازە و لە هەمان کات زۆر تۆ بێڕەحمە ینی ئەگەر قەرار بێت خۆمان لە جارێک خۆمان لە کەسی نێرگزی بپارێزین ئەبێت دوو بەرامبەر خۆمان لە زوڵەیخا بپارێزین بەڵێ زۆڵایخا زۆر ترسناکە و زۆڵایخا ئەکرێ ببێ بەهۆی ئەوە کە مەسەلەن زۆر دەربینوتەنە مەسەلەن لە چیرۆکانەکە بینی کە مەسەلەن ئەڵەن پیاوێک کوژرا ژنەکەی لەگەڵ پیاوێکی ترا کوشتیان وانە بەڵێ زۆر هەیە نمونان ئەمە چۆنە ئەمە ژنە زۆڵایخایە ئەچە پەیوەندی دروستەکە باشە بەڵام دزیۆ دروستیەکە مێردەکەی پێزانێ یەکێ لە سیفەتەکانی نێرگس شەرمە ترسە لە هینی لە حیاچوونی کۆمەڵایەتی یەکجار بەلایەن و حیاچوونی کۆمەڵایەتی زۆر مهمە جا ئەوەیە کە مەسەلەن دێ مێردەکەی کوژێ مێردەکەی کوژێ بە هاودەسی ئەو هینە ئەو قوربانیە بەکاری هێنێ و ئەو قوربانیە ئەبێ بەهینی ئەبێ بە کۆیلەی ینی زوڵەیخا خوێنێک ڕژێ بەبێەوەی دەستی خۆی سوورکە بەڵێ ڕێک ئەو کەساکە بە کۆیلەی خۆی ئەوانە هەیە بڵێ زۆر باشە بەس من ئێستا زانم ئەوانە زۆڵەیخا بوون بۆچی زانم زۆڵەیخا بوون چونکە من کە پێرار بوو کۆمەڵێکی زۆر کەسی نێرگسی بە دەوروبەرمەوە بوو کە تماشام کرد هەموو ئەمانە لە یەکشتا مشتەرەکن ژن و مێرد بوون هەمویان ڕفیقم بوون هەم ژنەکە ڕفیقم بوو هەم پیاوەکە ڕفیقم بوو خزمم بوون تماشا کرد هەمویان لە یەکشتا هاوبەشن هەمویان عاشقانە زەواجیان کردووە ئەوە خوێنەوەریەکەمان هەیە ئەمجد سکیماکانی یۆنگم خوێندەوە ینی بڵێن کەسانێکی تیچە بوو یەکێ لەوە یەکێ لە قوربانیەکانی نێرگس خۆی دەروونناسێکی گەورە بوو و زۆرشتم لەو وەرگرت تێگەی خۆی بوو بەهیم ینی خۆی بوو بە کۆیلا دەروونناس بوو بە کۆیلەی نێرگسەکەی نێتوانی لەو بازنە دەرچێت نێتوانی دەرچێت تێگەیت نەیتوانی بەڵام من زۆرشتی لێ فێرموولیەوە تێگەیشتم کە ئەمە چ نەخۆشی کوشەندەیە لە مجتەمەعی ئەمە چەند هینە هەڵ چەند هەم لە مجتەمەعی ئەمە شتێ هەنێشت تەقدیسە کرێ کە پیسترین شتە ینی نێرگس ئەو عاشقە نێرگسیە پیسترین شتە ینی بڵێن چی شتێ زۆر پیسە ئەوە لەوە پیسترە مامۆستا ئەم بابەتە قسە زۆر هەڵەگرێت ئێستا بە گشتی باسمان کرد وەکو پێویستی و وەکو حەزیش ڕاستی خۆم زۆرێک لە شتەکان کە نایزانم حەزەکەم زۆر مرتاحە بمکەوە لە دەمی تووە بیستم و سەراحەت پێت بڵێم هۆشیارترە بمەوە ئەچیدم بینەرانی ژۆکوی ئەمە زۆر سوودی لێ بینن ئەمەوەی لە پرۆگرامی داهاتووە باز لە سەرچاوەکان بکەین سەرچاوی نێرگزیەت چییە چێ بووە بە کارگەیەک بۆ دروستکردنی کەسی نێرگزی و زوڵەیخا ئاسا ئینشەڵا لە بەرنامەی داهاتووە درێژە بەم بابەتەین دەستە خۆش بێ زۆر ئەرکە کێشە بینەرانی ئەزیز هیوادارم هەر لە خۆشییا بن هیوادارم سوودێکی باشتان بینی بێت ئینشەڵا لە بابەتی داهاتووە بە تەواوی دەزەخینە سەر هەموو پۆینتەکان کە بزانین سەرچاوەکان چین ئەو کەسانە چن کە دەوری سەرەکیان هەیە لە دروستکردن لە پەرەپێدانی کەسانی نێرگز و زوڵەیخا ئاسا هەتا بەرنامەی داهاتوو هەر شاد بن